لە درێژەی ناڕەزایەتیەکان لە بێپلانی حکوومەت و وەزارەتە پەیوەندیدارەکان جارێکی دیکە نوێنەرانی دەرچووە یەکەمەکانی سەر ئاستی زانکۆ و پەیمانگەکان بۆ وەرزی خوێندنی 2017 بۆ 2018 گرتبوونەوە. نوێنەری گشتی قوتابیانی دەرچووی زانکۆ و پەیمانگەکان ئاماژە بۆ دەکات ئەگەر وەڵام نەدرێنەوە دەست بە مانگرتن و خۆپیشاندانی سەرتاسەری دەکەن. ئەگەر بێت و فەرمانی دامەزراندنمان بەر لە سەری ساڵ دەرنەچێ ئێمە خەڵکانی ئەکادیمین لە یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکانین پێمان خۆش نییە بە هیچ جۆرێک پشێوی و ینی نائارامی بنینەوە وەکو دەرچووە یەکەمەکان تەنها نوێنەرەکانمان هاتوین بەڵام ئەگەر بێت و بەڵێنەکەیان جێبەجێ نەکەن ئەوە ڕەنگە لە نزیکترین کاتدا 5,000 یەکەم دەڕزێتە سەر شەقام و مانگرتنی هەمیشەیی دەگرینە بەر تاوەکو چارەسەر. ئەف پرۆسێسە بشێوەیەکی گەلێکی دیاپڕێ بچێت هەتا نوکەوەچێت بە هەژمارەمەیە بیە نزیکی ئەvە 5500 خوێندەکارن ئەو نیەت یەکەمی زانکۆینە و ئەv ڕۆژەمێت بینن کو ڕەوشەمەیە هەرێمیش لای دارایی بە گەلێکە باشبی و چ پرسگرێک نینن بنە ئاستەنگ بەرامبەری بێ کەیسێ و ئەم داخوازی جهێ پرسیار و جهێن شۆلەژێکن کو ڕێکە بۆ وێ چەندێ بینن و وان قوتابی وان خوێندکارن یەکەم دامەزی ژمارەمان 5500 خوێندکارە کە تا ئێستا یەکەم و دووەم و سێمەکانین پێشەنجی زانکۆ پەیمانگەکانی تا ئێستا دانەمەزراوێنێتەوە لەبەرەوە ئەمڕۆ بڕیارمان ناوە بە نوێنەرایەتی سەرجەم یەکەمەکان بینە بەردەم پەرلەمان و داوای دامەزران بکەین. لای خۆیەوە جێگری سەرۆکی لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان دووپاتی دەکاتەوە. دامەزراندنی سێ یەکەمەکانی سەر ئاسی زانکۆ پەیمانگەکان مافێکی ڕەوا و سەرەتایی دەرچوانە دەشڵێت ئێمە لە ڕابردوودا ئەو پەڕی هەوڵمان بۆ ئەو ئامانجە داوە. دیارە ئەمە مافێکی خۆیانە بەڕاستی وەزارەتی خوێندنی باڵاوە ئەنجومەنی وەزیران کار بۆ بکە ئەمانش وەک قۆناغەکانی پێشخۆیان دابمەزرێن. ئێمە ئەوەندەی ئاگادارین سەرجەمی زانکۆ پەیمانگەکان پێویستیان بە ڕێژەی دەرچووی یەکەم و دووەم و سێمەکان هەیە و ئەمانە لە ئێستاە ئەتوانن لەو شوێنە فەراغانەی کە لە ناو بەشە کارژێری و زانکۆ پەیمانگەکانە هەیە بتوانن لە پسپۆڕی خۆیانە دابمەزرێن و ئیشی خۆیان بکەن و گروتونێکی نوێ ببەخشنەوە بە زانکۆ پەیمانگەکان. بەهۆی بێپلانی حکوومەتی هەرێمەوە تا ئێستا هەزاران قوتابی کە بە یاسا مافیان بۆ دەستنیشان کراوە مافەکانیان لە دامەزراندن و دەستکەوتنی هەلیکار پێ نادرێت. هەر بەم هۆیشەوە ڕۆژ بە ڕۆژ ئاستی بێکاری لە نێو گەنجان و خاوەن بڕوانامەکان بەرز دەبێتەوە. تا ئێستاش حکوومەت هیچ پلانێکی ستراتیژی بۆ چارەسەری کێشەی دەرچوانی بێکار نییە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.